پێشکەوتنەکانی ڕۆژاوای کوردستان تا دێت بەرفراوانتر دەبن و دەستەی کلتوری و هونەری کانتۆنی جزیرە یەکەمین ئۆرکێسترای منداڵانیان دامەزران. با پێکەوە تەماشای دیمەنی منداڵانی پەپولە ئاسایی ڕۆژاوای کوردستان بکەین. پەیمانگای پەروەردەی ئۆرکێسترا لە گەڕەکی فەرمانبەرانی شاری قامیشلۆ بە نمایشێکی میوزیکی ئاهەنگامێز یەکەمین کۆمەڵەی ئۆرکێسترای منداڵانی لە کانتۆنی جەزیرە ڕاگەاند. لە ئاهەنگە میوزیکەکەدا هەرێک لە سەرۆکی کانتۆنی جەزیرە هەیفە عەرەبۆ، سەرۆکی دەستەی بەڕێوەبەری خۆسەری کانتۆن، نوێنەری یەکێتی ڕۆشنبیرانی کانتۆن لەگەڵ دەیان مامۆستا و هونەردۆستان بەشدار بوون. پەیمانگای ئۆرکێسترا بە ئامێری میوزیک ڕازێنراوەتەوە و منداڵانیش جلوبەرگی ڕەنگاڵیان لەبەرکردووە. ئاهەنگەکە بە وتاری ئەندامی بەڕێوەبەری پەیمانگای پەروەردەی ئۆرکێسترای کانتۆنی جەزیرە محەممەد ئیسماعیل دەستی پێکرد و ڕایگەاند ئەگەرچی ڕەوشی ژیان لە سووریا خراپە، بەڵام ئێمە هیوای ژیان بۆ منداڵەکانمان ئاوا دەکەین. پاشان هاوسەرۆکی کانتۆنی جەزیرە هەیفە عەرەبۆ لای خۆیەوە ڕایگەاند هەموو هاوکارەیەکی خوێندنگاکان دەکەین، هەر شتێکشە دەستمان بێ بۆ داهاتووی منداڵانمان درێخی ناکەین. لەوە هەنگەدا منداڵانی کۆمەڵەی ئۆرکێسترای کانتۆنی جەزیرە بەرهەمەکانیان کردە دیاری تێکۆشەرانی شۆڕشی ڕۆژاوای کوردستان. دەستەی کلتوری و هونەری کانتۆنی جەزیرە لە مانگیەکی ئەم ساڵەوە ئامادەکاری دەکەن بۆ دامەزرانی ئۆرکێسترایە و دوێنێش لە ئاهەنگێکدا دامەزرانەکان ڕاگەیان. بۆ مەبەستەش هەر چۆنێک بێت توانیویانە ئامێری میوزیکی و مامۆستای میوزیک دابین بکەن بۆ منداڵانی قامیشلۆ. بەو شێوێ دەبینین کە ئەگەرچی لە سووریا تا دێت ئاگری شەڕ گەشتر دەبێ، بەڵام ڕۆژاوای کوردستان بۆتە تروسکایی هیوا و ئومێد بۆ سووریایەکی دیموکراتی و ڕۆژئاوایەکی ئازاد.